ڕێیەک زەخیرە خوازە من بەم خەتاوە چی بکەم بەباری بەدڕەوشتی و کولێ ڕیاوە چی بکەم بەڕووی زەبون و زەرد و نامەی سیاوە چی بکەم بۆ کەسبی تۆشە تازە عمرم نەماوە چی بکەم چی بکەم بەڕوت و قوتی کە کاتی چوونە دەر بێ چی بکەم بەڕوت و قوتی کە کاتی چوونە دەر بێ ئەی نەفس هەوای مناڵی تاکەی ئەبێ لەسەر بێ تاکەی درەختی ژینت لە چاکە بێ سەمەر بێ ئەی نەفس هەوای مناڵی تاکەی ئەبێ لەسەر بێ تاکەی درەختی ژینت لە چاکە بێ سەمەر بێ خوایە بەجاهی زاتێک کە شاهی ئەنبیایە کە نووری هەردوو چاوی گرۆهی ئەولیایە خوایە بەجاهی زاتێک کە شاهی ئەنبیایە کە نووری هەردوو چاوی گرۆهی ئەولیایە شەهێکە خۆشەویستی جەنابی کیبریایە ڕجای کە بۆ نەجاتی ئینسان و جن هیوایە ڕۆژێکە ڕۆژ ئەوەندەی میلێ لەسەر بەشار بێ ڕۆژێکە ڕۆژ ئەوەندەی میلێ لەسەر بەشار بێ ئەی نەفس هەوای مناڵی تاکەی ئەبێ لەسەر بێ تاکەی درەختی ژینت لە چاکە بێ سەمەر بێ ئەی نەفس هەوای مناڵی تاکەی ئەبێ لەسەر بێ تاکەی درەختی ژینت لە چاکە بێ سەمەر بێ